بەڵاتزان لەگەڵتان بەردەوامین لە تەوەرێکی دیکەی بەرنمەکە باز لە چەمکێکی پەروەردەیەکەین کە لە ئێستادا با بڵین بۆ پەروەردە بۆ پرۆسی پەروەردە زیادی کردووە کەویش قوتابخانە سەوزەکانن کە باز لەواکەم قوتابخانە سەوزەکان چیە کە لە ڕێ ئەمەوە هەوڵە درێت ژینگە بە خوێندکاران بناسرێنەوە بۆ پاراستنی ژینگە بە خوێندکاران بناسرێنێت و کاری زیاتر بکرێت بۆ پاراستنی ژینگە کە ئێستا گرفتێکی نەک لێرە گرفتێکی جیهانی و تەواوی وڵاتان پێوەی ئەناڵێنن میوانداری بەڕێوبەری یەکێک لە قوتابخانەکانی سنووری پارێزگای سلێمانیمان کردووە کە نمونەی یەکێکە لە خوێندنگەکانی سنووری پارێزگای سلێمانی کە گرنگێکی تەواو بە پرۆسی خوێندنیان و لەو نێوەندەشدا گرنگێکی تەواو بە بواری ژینگەیان کە ئەمەی بەدەستی منەوەیە نمونەی یەکێک لە کارە جوان و ناوازەکانیانە کە ئەمە کاری دەستی خوێندکارانە لە ڕێی ئەم کارانەوە هەوڵی پاراستنی ژینگەیان میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەتا حیکمەت بەڕێوەبەری خوێندنگە یاڵان خۆزمان کردەوە مامۆستا سلااوت لێ بێم کاتەوە زۆر سوپاس دەستان خۆش خۆشحاڵم لەگەڵ خزمەتانە سپاس بۆ تۆ مامۆستا با بە پەروەردەی ژینگەی دەست پێ بکەین یان قوتابخانە سەوزەکان مەبەست لە پەروەردەی ژینگەی چییە؟ زۆر سوپاسانەکەم دەستان خۆش بێ هەمیشە گرنگی بە ژینگە ئایەن وەکو کورسات پەروەردەی ژینگی مەبەست ئەوەیە تۆ بەرنامەیەک پرۆگرامێک دابنی بۆ قوتابخانەکەت کە زانستی بێت پەروەردەیی بێت ژینگەیی بێت کە قوتابیەکان ئاشنا ببن بە پێکێنەرەکانی ژینگە ئەو شتانی کە بێنە هۆی خراببوونی ژینگە ئێمە وەکو قوتابخانەکەی خۆمان ئەو بەرنامە و پرۆگرامی کە داماڕشتووە بۆ سەوزکردنی قوتابخانەکە و قوتابیەکان دۆسی ژینگە بن بە جۆرێک ڕێکمان خستووە کە دومانە بە سێ ئاسی یەکەم پۆلی 1 و 2 ئەگرێتەوە ئاسی دووەم پۆلی 3 و 4 ئەگرێتەوە ئاسی سێمیش پۆلی 5 و 6 ئەگرێتەوە ئیتر ئاوا بەو بەرنامە و پرۆگرامە ئەبێ ئەگەر قوتابخانەیەک بوێت ببێ بە دۆستی ژینگە و پەیامی سەوزی قوتابخانەکەی ڕابگەێنێت ئەبێت هەم پەروەردەیی بێ هەم تەندروستی بێ هەم ژینگەی بێ هەم زانستی بێ ئەبێ لەسەر ئەو پرۆگرامە کار بکەوە و بڕوات زۆر باشە کاتی زیاتر ئەم پرۆگرامە جەناب زانیاریمان لەسەر پێشکەشەکەی بۆ نمونە ئێوە چۆن دێن ژینگە دۆستی بە کردداری فێری مناڵەکانەکەن چۆن ژینگە دۆستی بە کردداری فێری قوتابیەکانەکەی لە ڕاستیدا ئەو بەرنامە و پرۆگرامی کە دامانناوە ئێمە کە کردومانە بە سێ قۆناغەوە قۆناغی یەکەم کە پۆلی 1 و 2 سەرەتا ئاشنایان ئەکەین لە ڕێگەی چیەوە ئەمان مناڵن لە ڕێگەی ئەفلام کارتۆن هۆنراوە چیرۆک فلیم کورتە ڤیدۆیی و قۆناغەکانی تریش هاوکارمانە بن کە بیان بینن قوتابیەکان ببینن کە کارەکەن قۆناغی دووەم کە 34ەکەی ئەمان هاوکاری قۆناغی 5 و 6ەکەن یعنی لەگەڵ 5 و 6ەکەی هاوکارمانن بۆ نمونە 5 و 6ەکە قۆناغی یەکەم سیرکردنن زیاتر سیرەکەن قۆناغی دووەم هاوکاریکردن هاوکارمانە بن قۆناغی سێم جێبەجێ ئەکەن بۆ نمونە ئەوەی کە تۆ فەرمووت چۆن ئێمە کارەکان جێبەجێ ئەەکەین ئێمە ساڵانە هەڵمەتی نەمامڕوانترمان هەیە لە ساڵێکا دوو جار بۆ نمونە نەمامەڕوێنی لە دەروی قوتابخانە و ناو قوتابخانە ئەم قوتابیەکان یەن پۆلی 5 و 6ەکان ئەمانیان ڕوێنن قوتابیەکانی 34 هاوکار ئەبن قوتابیەکان 1 و 2 ئەوان سیرەکەن و کارەکە ئەبینن ینی لەوێ لە ڕێگەی لاساییکردنەوە ئەمانیش فێرە بن پۆلی 34ەکانیش هاوکاریانە بن بۆ نمونە ڕەنگە پۆلی 34 نتوانێت چاڵێک هەڵکەنێ 5 و 6ەکە چاڵەکە هەڵەکەنێ ئەم ئاوی ئەیە هەلوێنەکانی چاتیایەتی بۆ نمونە ئەمە بۆ داڕواندن یان بۆ ڕیسایکلین ئەسا هەل لەسەر ئەو داڕوان نەکەوتت ئەمە یەکێ لە خوێندکارەکانتانە وا دیارە وێنەیەکی کۆنا هیچ چەند ساڵێک بەلەسە کاتێکە نەمامەکەی ڕوانوە ئێستا وێنەکە بەدەست ئەو کچە جوانەوەیە ماشەڵڵا هەم نەمامەکە گەورە بوو هەم خۆش نەمامەکە ڕسمی گرتوتەوە بەڵێ بەڵێ دووبارە دەم خۆش هەم قوتابیەکە گەورە بوو هەم نەمامەکەش گەورە بەڕاستی ئەوە ئێمە دارزەیتونمان هەڵبژاردووە دارزەیتون دایمە سەوزە بەرووبوومێکیشی هەیە ئیتر ئێمە لە باتیەوەی کە پێی بڵین کە گەورە بێت دارمەشکێنەرەوە کە چوو بۆ سەیران دار و درەخت مەبڕنەوە ئەلێرە و فێری بەرپرسیارەتیانەکەین ئەوەی شەکە لە چالایشەکانمان و کارەکانمان باست کردوتە ڕیسایکلین ڕیسایکلین یەکێکە لە ئەوانەی کە لەگەڵ قوتابیەکانە ئەیکن ڕیسایکلینە لەوێنەکانی شەدیایەتی جاکردنەوەی 4 سەبەتی خۆڵمان بۆ قوتابیەکان ئامادە کردو دانیشان بۆ پلاسیکە شوشەیە خواردن یعنی بۆ نمونە ئەگەر ئێمە میوە بخۆین کە خواردنیشی تەندروستە بۆ نمونە چی لە توێکڵەکەی بکەین بە کۆمەڵ لەگەڵ قوتابیەکانە ئەبین ئەخینە ژێردارێکەوە یان ئێستا کۆمەڵی قاپ و قاچاق و نازانم تۆپی مناڵان هەیە تۆپی پێوە هەمووی ماوەتەوە بەڵێنە بە ئینجانە بەڵێ دەم خۆش ئێستا بۆ نمونە ئەو
مناڵەکان دوو گۆڵیەکەن کاتێک کە وەرزشیان کرد تۆپەکە ئەتەقی کە تۆپەکە تەقی چی لە تۆپەکە بکەن ئێفڕیبن ژینگە پیسە بێ ئێمە گوڵی تیا ئەڕوێنین نەمامی تیا ئەڕوێنین هەم بڕواتان هەبێ لەو ئینجانانە جوانترن کە بە تایبەتی بۆ گوڵ دروستەکرێت هەر زۆر جوانە هەم لە ماڵی شەو ئەو کەلوپەلانی کە ئەیانوێ فڕیبن فرینێن بیهێنن لە قوتابخانەی ئێمە گوڵی تیا ئەڕوێنین ئێستا یەشی لە خێزانەکان وتی مناڵەکەم دوو گۆڵی کردو بڵین یاریان کردو لە گەڕەکە تۆپەکە تەقیوە سەحرخانوتی هێناوی توتی دایکە گوڵی تا بڕوێنە وتومە لە چوتی لە مەکتەب بینی و مامۆستاکان وایان لێ کردو ئەوانیش ئەوان لێ کردووە ئیتر ئەمە زۆر جێی دڵخۆشیە نەکەرەوە لە ڕیسایکلینە کاری زۆرمان کردو تەنانەت پۆشاکەکان ئەو پۆشاکانی کە زیادن لە خۆمان ئێمە لە قوتابخانە شوێنێکمانەیە جیامان کردو تو هەڵی ئەواسین بڵین ئەو کەسی کە پێویستی پێتی ئەتوانی بیبات ئەو کەسی کە زیادی ئەیهێنێ لە قوتابخانە دایانێ ئەگەر هاتوو لە قوتابخانەکەی خۆمان هەمووی زیاد بوو بەسپاسە وەکو ئێوە چۆن لە ڕابردوو تا هەڵمەتێکتان ڕاگەیان بۆ کوردانی ڕۆژ ئاوا و هەمومان ڕۆژ ئاڤین ئێمە قوتابیەکانمان لە لادێەوە هێنا لە دەروی قوتابخانەکەش ئێمە ئەبێ ئەو هەم ڕوحێتی هاوکاریان تیا بچێنین هەم پامێکی ژینگەیشان پێ بگێنین ئێمە بەشدار بوون لەو هەڵمەتی ئێوەیە کە هەڵمەتێکی نیشتیمانی بۆ میشەیەوە دەست پێشخەرن لەو هەڵمەتانەیە و حەزمانکە قوتابیەکانیش ڕاستەوخۆ ئەو بەریەکەوتنیان هەبێ خۆیان بێن ئەو شتانە بەخشن ئیتر تیای بوو بەتانی هێنابوو تیای بوو کە شوشیشی هێنابوو بۆ ئەوە ئیتر هەندێک لەو کەلوپەلانی کە زیاد بوو لە ماڵەوانی کە خۆشمان ئەندێکمان بۆ دابین کردبوون هێنامان هەڵمەتەکەمان بەخشیمان بە ئەو هەڵمەتی ئێوە ڕاتان گەیاندبوو ڕیسایکلین زۆر گرنگە ئێمە ئەبێ قوتابیەکان تێبگەێنین کە ژینگە پیس نەکەن چونکی هەر یەشێک لەو مادانە لە ڕووی زانستی و کاتی بۆ دیاریکراوە 50 ساڵ ئەمێنێتەوە 100 ساڵ ئەمێنێتەوە 200 ساڵ ئەمێنێتەوە لەبەر ئەوە هەوڵ بین کەمترین ئەو شتانە بەکاربێنن ئەگەر بەکاریش هات تو سوودی لێ وەرگری تۆ فڕینێک تاکو ژینگە پیس ببێت ئەمە خاڵێکی تر ئەو وێنەی کێسا لەسەر شاشەکەیە ئەوە قوتابیەکان دانخۆر و ئاوخۆرمان بۆ دابین کردوون بۆ باڵندەکان ئێساکەی تا قوتابخانەکەی ئێمە ئەوەنە جوێکی خۆشیە تەیرەکان ئەخوێنن کۆترەکان ئەخوێنن ینی ئەوە نیە ئێمە گرتبێتمان و کردبێتمانە سندوقێکەوە هێلانەکانمان بۆ هەڵواسیون ئیتر خۆیانیان بڕواتان هەبێ کاگڕەوەن سەرەتا کە هێلانەکانمان هەڵواسی تامایەکیش یەک باڵندە نەهاتن ناو کولانەکانەوە چوشیە جۆرێک لە جۆرەکان تۆرابوون لەگەڵمانە ئێستا بۆتە هۆکاری ئەوەی کە قوتابیەکان دڵیان پێخۆشە یەکێ لە هۆکارەکانی ئەو کە قوتابی حەزەکە بێت و قوتابخانەکەی ئێمە دانیان بۆ هێنن خواردنیان بۆ هێنن یەکێ لە هۆکارانە ئەوەی بوون بە هاوڕێی مناڵەکان خۆیان حەزەکەن ئەوانە بکەن ئێستا وەکو گروپێکی ژینگەیمان لێ کردوون خۆیان سەرپەرشتی ئەو دانخۆر و ئاوخۆرە ئەکەن جا ئەمە هەم فێری بەرپرسیارێت تێبێ هەمیش لە دوورمەودایە کە کاتێککە گەورە بوو ئەم قوتابیە بۆ من ئەبێ بە پارێزگارێک ئەبێ بە دکتۆرێک ئەبێ بە مامۆستایەک ئەبێ بە ڕاگەاندکارێک وەکو بەڕێستان دۆسی ژینگە دەرەچێ ناچێ ڕاو بکە ناچێ باڵندەکان ئاژەڵەکان ئەزیێت بە چونکە ئەبێ ئێمە ئەلێرە کاریان لەگەڵا بکەین یەکێ لە خەلەلەکانی پەروەردەی ئێمە ئەوەیە ئامۆژگاریان ئەکەین بەس کارەکان بە کردار ناکەین اینجا ئەوەیە خەلەلەکە بەڕای من وەکو شخصی خۆم بەڕای من ئەوەیە تۆ کاتێک بە کردار کارەکەت کرد ئەم مناڵە لە بیری ناچێتەوە هەر کوردەواری خۆشمان قسەیەکی جوانی ئەڵێ خوێ گرتە بە شیری تەرشی ناکەی بە پیری لەبەرەوە زۆر گرنگی ئێمە کاری ئەوە وردیان بۆ بکەین و ئیشان لەگەڵا بکەین باشە مامۆستا ئەکرێت بڵین خوێندنگەکەی ئێوە کە بەم جۆرە جیاوازە لەگەڵ مناڵە مامەڵا ئاکات بۆ پەروەردەیەکی جیاواز فێری مناڵانەکان بۆتە هۆکارێک کە مناڵانی سنووری قوتابخانەکەی خۆتان نەک ئەو مناڵانە بەڵکو مناڵانی ئەگەر شوێنێکی دووریش بن هەوڵی قوتابخانەکەی ئێوە بن و وێنە قوتابخانەکەی ئێوە لە ڕاستیدا ئێمە ئەم ساڵ تقریبا 9 قوتابیمان لە دەرەوەیەت 9 قوتابیمان ئێستا 5 لە ناو پارێزگای سلێمانی و هێن بۆ قوتابخانەکەی لە پارێزگای سلێمانیەوە دێن بۆ دەکەی ئێمە ئەخوێنن دانیشان تەنانەت لەگەڵ ڕێزمامە بەسم خوانەخوا سشکاندنی قوتابخانی ئاهلی و حکومی نیە تەنانەت دانیشان لە قوتابخانی ئاهلیشە دەریان هێناوە نردویانە بۆ قوتابخانەکەی ئێمە ئەوانی کە شەر بە هەمان شێوە هیچیشان ڕەبتیان بە نەخزمایەتی و نەخەڵکی دەکەی ئێمەشن هیچ پەیوەندیشان بەوە نییە سیاریان بۆ دابین کە دونیە لە قوتابخانەکەی ئێمە ئەخوێنن دیارە ئەمە کارەکانیان بینیوتەوە ئەنجامی ئیشەکانیان بینیوتەوە بەسپاس و بۆ مامۆستاکان و کارگوزار و هەمووانی کە هاوکار بوون قوتابخانەکەمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان دووەم قوتابخانە بوو ئەمە هۆکار بۆ بۆی کە یەکێ لەو خاڵانی کە ئێمە ئیشمان تیا کردووە ژینگی قوتابخانەکەی ژینگەکە زۆر لەبار بێ و گونچاو بێ دیارە ئەو کەس و کارە شەسیان بەوە کردووە کە ژینگەکە لەبارە و جا لە ڕووی ئاو و هەوا و هەموو ڕووکارەکانی تر قوتابیەکانیان ناردوو بە لای ئێمە زۆر باشە
لا یەکێک لە سلایدەکان هەیە خۆزگا هاوکاران ئازیتیان کێشە هاوکارمان بووایەتن ئێوە هاتوون یاریە کوردانەکانتان یاریەکانتان کورداندووە بۆ نمونە گۆڵفتان کوردانوە بە گۆچان خەریکە یەکێ لە مناڵە ئازیزەکان یاریەکە ئەنجامەدا ئەگەر هاوکاران بیانتوانیا ئەو وێنەیە بدۆزنەوە ئەم چالاکیانە هەروەها شێوازی وانەوتنەوەتان ئێوە زۆر بە کردداری و جوان مناڵەکان وانەکانیان پێ ئەڵێنەوە باست کرد کە هەرخۆشە دوای کردو تەنانەت لە قوتابخانەکانی تر مناڵی تر بهێنن بۆ لای ئێوە پێم خۆشە بە ڕێزت باسێکی ئەمەکەی مناڵ کاتێک لە کەشێکی وایە دەرس ئەخوێنێ چی لە ئەو مناڵای لە دەرونیا لە جوڵەکانیا لە کەسایەتە بەڕێزت بەدی ئەەکەی تا چەنەمە کارە کاتە سەر ئەو مناڵە مناڵێکی تەندروستتر بێ ڕاستە سەحرخان زانی چۆنە سەبارەت بە یاریە کوردەواریەکان ئێمە بەڕاستی سەحر بەڕێزیشتان ڕەنگە چەنا بەرنامەتان کردوێت کە من ئاگادارم چی بکەین ئێمە مناڵەکان دوورکەونەوە لە یاری ئایپاد و ئەوانە ئێ بەڕاستی لەم لاوە ئێمە ئەمەیان پێڵین لەم لا شو مناڵ وزە و تااقەتێکی هەیە ئەی چی بکات ینی ئێمە گرنگێکی زۆرمان ناوە بە یاری کوردەواریەکان هەندی یاری کوردەواری خەریکە هەر نامێنێت ینی هەر ناوەکەیەتی بەکار ناهێنێت گرنگێکی زۆرمان پیاوە کار لەسەر کەلتور و فۆلکلۆری دەم خۆش جا هەم چێژی لێ ئەبینن هەم هەندێک جاریشی ئەو یاریە کوردەوانە تەرکیزیان زیرەکییان تێگەشتنیان بەرزەکاتەوە تۆ کاتێک ئەو گۆڵفە چۆن چی بکات کە ئیکاتە ئەو چاڵە و بەم گۆچانە و ئەمانە ینی تەرکیزی باشە بێت زاکیرەی باشە بێت چێژی لێبینێ جا دووە ئێمە سروشتیش بەکارەهێنین لەبیرە نەچێت ئەم مناڵە بەبێ ئەوەی کە تۆ پێی بڵێ بی بەسمەوە بە پرسیارەکەی ترتەوە کاڵی وانەکانیش لە سروشتا خوێنین ئێمە مەرجە نییە هەر بۆ یاری بێ وانەی بیرکاری ئەخوێنین وانەی زانست ئەخوێنین ئینگلیزی ئەخوێنین کە ئەچینە ناو سروشتەوە ئەم مناڵە بەبێ ئەوەی کە ئێمە باسی بکەین ئێستا تۆ بی لە ژینگێکی ئاوایە مناڵەکان فێری دیمەنی گۆڵفەکەیە ئەگەر قسەکەت لەبیر نەچێتەوە دەم خۆش ئەو یاری گۆڵفەکەیە کاتێک کە مناڵە ئەبیتە ئەو سروشتە ئاها لە پشتۆ دار و درەخت و هۆی پێوی تو باسی ژینگەیە بۆ مەکە ئەم مناڵە لا ئیرادی ئەزانێ ئەم ژینگەیە بۆ ژیانە ئیتر خۆی ناچی ئەو دارە ببڕێتەوە ناچی ئەو ژینگەیە پیس بکات لا ئیرادی بەبێ ئەوی کێمە پێی بڵین ئێمە ئەمانە ئەو پەیامەیان پێ بڵین بۆ نمونە بیرکاری ئەخوێنێ مامۆستا ئەڵێەوە چەند دارە ئەڵێەوە چوار دارە ئەگەر دوانیان لێرا بەرین چەندێمە تۆ لێ دوان هەر بەدارەکان ژمارەکانیان فێرەکە بچەند پێنج بەردەم بۆ بێنن ئەم پێنجە لەگەڵ چواردارەکە کوی کە تۆ چەنەکان و ئەکا ئەها بەبێ ئەوەی کە مامۆستا هیچی پێ بڵێ کە ژینگە گرنگە و مهمە ئەو پەیامە وەرەگرێ هەروکو بەڕێزیشتان بەرنامەیەکتان کرد بۆ گەشتەکانیش یعنی ئێمە بەبێ کە بە قوتابیەکان بڵین ئەچینە ژێردارێکەوە چینە ناوکانیەکەوە گەشتێکیان بۆ قوتابیەکان ڕخین گەشتێکی زانستی بۆ چێش بەخشین بێت پەیام لەبێ بەبێەوەی ئێمە هیچیان پێ بڵین خۆیان کە لەو بندارەدا ئەنیشن ئەزان کە مە هەوای پاکمانیاتێ ژینگەیەکی خۆشە خۆیان ئەو شوێنە پیس ناکەن خۆیان بە پرسیارە بن ینی ئەمە کاریگەری زۆری ئەبێ زۆر چیرۆشێک ڕەنگە چەند جارێکش باسم کردوێ پێم خۆشە لێرە بۆ ئەوشی دووبارەکەمەوە ئەمە ئەوەنە گرنگە باسی ئەم کارانە کە ئەکەین بۆ قوتابیەکان و کاریان لەگەڵ ئەکەین چیرۆشی سیرسیر و بڵین شتی سیرسیر لە دایکەکان و خێزانەکانەوە بۆمان باسەکەن بۆ نمونە ئەو دانەوێڵ و شتانە کە بۆمان دابین کردون و لە قوتابخانەکەن ئەزانی کاگڕەوە ساحەتخان ئەڵێ لەو وەرزە سەرماکانە کە کاتێک ئاوا سار دەبێ مناڵەکان داوای خواردن لە دایک و باوکی خێزانەکانەکەم بڵین کە بیبن بۆ ئەو باڵندانیان و ئاژەڵانیان ئەو سەگە بەڕڵایان ئەو باڵندانی کە کۆترەشین کەوش لە ئێمە زۆرە بیەن بەوانە چیرۆکەکەی تریان کە ویسم بۆتان باسکەم ڕۆژێک ئێستا ئەو قوتابێمان لە پۆلی چواری ئامادەیە لە قوتابخانەی سارۆیە وتی دایکی وتی کاغەزێک بڵین بسکیتێکم بۆ مناڵەکەم پێچاوت لە جانتایەکە لەگەڵ خۆیان بردووتی بۆ لای بەرخەکان شوان بووە لەوێ کاغەزەکەی فرێنەیەوە کە هاتوو تۆ جانتاکەی بۆ کردو تۆ مناڵەکە بزانێت چی خواردووانە کاغەزەکەی تیا بوو توتی بۆ فرێنیا و دوی مامۆستا وتی ژینگە پیسە بێ و بەرخەکەش ئەیخوات دوای مردارە بێتەوە اینجا ئەمانە زۆر گرنگن ئەم پەیامانە ئێمە جاری وایە کارێکی بچووک بەکەم ئەزانین بڕواتان هەبێ کاریگەری زۆرە و خەڵکی دیەکان بە تایبەتی و هوشیاری زۆر باشیانەیە ئەگەر پاڵپشتی و هاوکاریشی ئاوا هەبێ و لە ڕووی زانستی بۆیان ڕوونکرێتەوە زیاتریش ئەم ژینگە دۆست و دۆستی ژینگە دەبن باشە مامۆستاکرێت بڵین ڕەخساندنی ئەم کەشە بۆ خوێندکارەکان کە جگەلەوەی کە لە بواری ژینگەیە ئەم خوێندکارانە فێر ئەکرێن بۆ وانەکانی دیکەشان سوودیان هەیە سوودی لێبینن بەدڵنیاییەوە ئەی تۆ هەم لە قوتابخانەش ئەبێ قوتابخانەکە ژینگەیشی لەبار بێ بۆچی بە تایبەتی ئێستا خوێندنی ئێمە قوتابیەکانمان جاری وا هەیە ئاوشێکی باوەیە ئەڵێ حەزەکەن کە لەگەڵ ڕێزماڵێ بەرڵا بووین تەواو بووین ئەها پێیان خۆشە
بۆ قوتابیەکانی ئێمە من بەسم خۆمان نییە ڕەنگە زۆر قوتابخانەی کێشە بێ بڵین ینی بە ئەماد نەڵێن ئێمە شوێمەکارێکی دەستە جەمعیە تەنانەت قوتابخانەی ئێمە مڵشیەوە شەی هەمومانە بەڕاستی هەمومان بێک و جوانین ئێمە کار بۆ واکەین بۆ قوتابیەکانی ئێمە حەزەکەن ئەوە تا لە شاری شوێن بۆ قوتابخانەکەی ئێمە بۆ قوتابخانەکانی ئێمە پلێمانە پرسن بۆ هاوینان دەوام نییە ئەمە هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەو ژینگەیە کە ژینگەکەی خۆشە یعنی پەیوەندی مامۆستا لەگەڵ قوتابیە پەیوەندی قوتابی لەگەڵ قوتابیە بیناکە چۆنە لە ڕووی ژینگەوە کراوە بێ ئاوها دار و درەخت و باڵندەی تیابێ یان هەر پۆلێکی ڕق و تەق و نەختێک ڕەحلە و کورسی تیابێ اینجا بۆ ژینگەکە شەر بە هەماشەوەی کە خۆت ئەفەرمی تۆ سوودی لێ وەربگری یعنی ناکرێت تو هەر لە چوارچەوەی ژوورێکە تو ئەم پەیامە پەروەردەی و زانستی و ژینگەیانە بگەینی تو بەبێ ئەوەی کە وەکو باسم کە بەبێ کە باسی کە تۆ چوویتە ژینگەیشی ئاوا خۆشەوە ئەم مناڵە پەیام وەرەگرێت یعنی بەبێ تو هیچی پێ بڵێ جامە زۆر گرنگە تەنانەت ئێمە وانەی وەرزش بەیانیان ئەگەر کەشوهەوا لە بار بێ وەرزشێکیان پێکەین پێشوانە خوێندن ئەچینە دەرەوە ئەمە هەوایشی پاکەڵە مژێت ئەگا ئەم سروشتە بەکارهێنێ بۆ وەرزش تو بێ شتێکی پێ بڵێ یعنی سوودەکەی ئەوەیە قازانجەکەی ئەوەیە لا ئیرادی پەیامەکان وەرەگرێت نەک ڕاستەخۆ چونکە ئێمە وەکو باسم کە زۆر جار ئێمە پێیان ئەڵین بەس ئەوان لە بیریانە چێتۆیان کاری پێ ناکەن بۆ بەکردار کارەکەمان لەگەڵانە کردوون ئێستا تۆ ئەڵێ 2x2 ئەکا کاتێک کە تۆ خۆی مناڵەکە بەکردار ئەمە ئیکێت لەبیری ناچێتەوە بەس وەکو لەبەرکردن لەبەریکرد لەبیری ئەچێتەوە زۆر باش وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت هەر مناڵەکان وەکو پێشانگایەکیشان ڕێک خستووە کۆمەڵک لە وێنەکانی خۆیان هەڵواسی بوو بەسەر دیواری یەکێک لە خانووەکان لەناو دێکەیە ئەمە تا چند دوای کردووە ئەوەی کە ئێوە ئەیبینەن ئەم هۆشیاری لە خودی دایک و باوکەکانیشە دروست بێت لەبارەی ژینگەوە ئەم خەمخۆری تەبعا نەزانین کە هەمیشە ژینگە پارێزی لە گوندەکانە زیاتر گرنگی پێدرێت ئەوان تەندروستتر ئەژین بەڵام وەکو ئەوەی کە ئەوانیش هاتبێتنە سەرخەت ئەوانیش خەمێکی زیاتر بخۆن بە بەراورد لەگەڵ جاڵە گۆڕانکاریەکان چۆن نەبینن کە لە ڕێگەی مناڵەکانەوە گواسترا بێتەوە بۆ ناو خێزانەکانیان وڵا لە ڕاستیدا خێزانەکان زۆر هاوکارمانن طبعا ئێمە کۆبوونەوەکانمان وەکو کۆبوونەوە تەقلیدی و کۆنانە نییە لەگەڵ ڕێزمە کە لە ڕابردووە ئەکرا یعنی بۆ نمونە ئێمە خێزانەکان بانکین هەر قسەیان بۆ بکەین ئێمە کاتێککە کۆبوونەوەی ئەکەین لەگە خێزانەکانە هەموو بۆ کارانیان ئاشنا ئەکەین ڕاستەخۆ خێزانەکان ئەبین باسی ئەم کەلوپەلانیان بۆکەین باسی دارەکانیان بۆکەین باسی گوڵیان بۆکەین باسی تەوالێتەکانیان بۆکەین خاوێنی تەوالێتەکان باسی هەموو ئەو کار و چالاکیانەیان بۆ ئەکەین ئەم تیان ئەگەێنین سوودی ئەمە چییە قازانجەکەی چییە زەرەکەی چییە هەمویان تی ئەگەێنین ئێستا من زۆر جار سەردان کە ئەچم بۆ ماڵی ئەگەر بۆ ماڵی قوتابیەکان کە سەردانیانەکەم هەندێک لەو کارانی خۆم لە قوتاب ماڵەکانە ئەبینمەوە بۆ نمونە ئێمە قۆری کوتریمان هێنا و گوڵمان تیاڕواندۆ سێرەکەم خێزانەکەش بە هەمان شێوجاران ڕەنگە فڕی هەبێسا گوڵی تیاڕواندۆ کارەکانی خۆمان ئەبینینەوە لە ماڵی ئەوانە ئەوان هۆشیارێکی زۆر باشیانەوە پاڵپشتێکی باشیشیان هەیە لە ڕاستیدا بەو شێوەیە سەبارەت بە پرسیارەکەی تریشت ئەوەی پێشنگا ئێمە کە پێشنگ ئەنی هەموو کارێک ئەکەین بەس بۆی پەیامی ژینگەی بگات یعنی ئەمە پەیامەکەی ئێمە و هەوڵەکەی ئێمە و ئامانجی ئێمەیە کاتێکەوانەی هوەر ئەخوێنین وێنە کێشن مناڵەکان هەر مناڵێک وێنەیەک ئەکێشێ بۆ نمونە دانەیەک دار ئاوەیە دانەیەک کاغەزێک هەڵەگرێتەوە ئەمانە لە ڕێگەی وێنە و مناڵەکان باشتر پەیامەکە وەرەگرن خۆتان ئەزان ئەڵێ وێنەیەک ناسام تابیر لە 1000 وشەکە اینجا باشە کە وێنەکانیان تەواو کرد و هەموو وێنەکان دروست کرا دواتر ئێمە ژینگەیەکی کیان بۆ ئەرەخسینی جیاواز لە قوتابخانە ئەچین هەم خواردێکی تەندروستە بین هەم ئەچین پێشنگایشیان بۆکەین و لە ناو دیەکەیە جالیۆ هەم جارێکە باسی ژینگەیان بۆکەینەوە یعنی نەکە ئەوی کە لە چوارچوەی قوتابخانەکەونێتە دەرەوە و هەر لە ناو بیناکەیا بێ ئەمە بەسمانەیە هەموو ینی بەکارهێنینەوە بۆ خزمەتی قوتابیەکان مامۆستایەکێک لە پەیامەکانی تر هەر کە لە بواری ژینگەیە کارسان کردووە کەمکردنەوەی بەکارهێنانی پلاستیک یان جیاکردنەوەی ئەو شتە بەکارهاتوەکانە بۆ نمونە ئەمە 4 سەبەتەتان داناوە خۆراک بەجیا بۆ فڕێدان پلاستیک بەجیا شوشە بەجیا و کاغەزیش جیاکراوەتەوە لە شتەکانی دیکە ئەگەر باسێکی ئەم کارش ماوە کاکە ڕەوەند ئەزانی ئێمە بمانوێ نەمانوێت هەندێک شت هەیە هەر بێتە ماڵەکانمان بەکاریان ئەهێنین ئێمە لە قوتابخانەش ئەم شتانە بەکارهێنین تۆ کاغەزێک بەکارهێنی ڕەنگە ئەم کاغەزە خراپ بێ ئێمە با فڕینین ژینگە پیس بێ چۆن سوودی لێ وەربگرین بین بەو کەسانی کە ئەتوانە شتێکی لێ دروست بکەن ئەوەی کە بە خۆمانەکری خۆمان بەکاری بێنین ئەوەی کە بە شوێنی کە ئەکرێ بیبین بەو شوێنانی کە کاری تێدا دەکەن ئەوەشە لەو چوارچێوەیە وەکو شت فڕێنەدەن و مادەکان باسی زیانی مادەکانیان بۆ بکەین کە ئەمێنێت و لە سروشتا مدەی بۆ دیاری کراوە هەتا بکرێ بەکاری نێنن کە بەکاریشان هێنا دووبارە بەکاری بێن و ڕیسایکلینی تا بکەین باشە ئەو گروپی ژینگەیشتان هەیە تا چەند گرنگە ئەم گروپانە لە تەواوی خوێندنگەکانە بوونی هەبێت
لە تەواوی خوێندنگەکانە گروپێک دروست بکرێت کە گروپی دۆستی ژینگە بن و ئەو پەیامانەی کە وەریان گرتووە لە مامۆستایانەوە بێت یا لە هەر شوێنێکەوە بێت لەلایەن ئەم گروپەوە بە خوێندکارەکانی تریشی بن. ئەزانی چۆنەکە کە ڕوودکاتی کێمە پەیامەکانیان پێ ئەڵێن دواتر مامۆستایەک بەرپرسە بێ لە کاری بۆ نمونە ژینگەیان هەموو مامۆستاکان بەرپرسە بن دوای گروپێک دروستە ئەکرێ ئەم پەیامانە لە ڕێگەی مناڵ بۆ مناڵەوە باشتر پەیامەکە ئەگاوەکو جاری وهەیە لە گەورەیەکەوە بۆ مناڵێک تو کاتێک ئەو پەیامە گروپەکە دروستەکەی مناڵەکان خۆیان هەست بە بەرپرسیارەتیەکەن بڕواتانە بێجاری وایە بەبێ ئەوی کە من پێش من یان دوای من یان لە کاتی وانە خوێندنە یان بێ مامۆستاکان خۆیان ئەچن دارەکە ئاوەدەن خۆیان ئەچن گوڵێک ئاوەدەن هەر قوتابیەک گوڵی خۆی هەیە هەر قوتابیەک داری خۆی هەیە یان خۆیان ئەچنتان بۆ باڵندەکاندا ئەنن ناویشتان بوون لێ نووسیوە ئەم نەمامە یان ئەم دارەیە ئەم گوڵە تایبەتە بەم خوێندکارە بەڵێ لە ڕاستیدا هەر قوتابیەک دارێکی خۆی هەیە ئەزانی ئەوەی جێ دڵخۆشیە ئەوەی ئێمە کاتێک شوێنێک خزمەتمانەکە پێ ئەگەین بۆ نمونە من ئەو قوتابخانەی کە لێ خوێندوو من خوێندنم تەواو کردووە بۆ نمونە قوتابخانەی بۆتان خوێندنم تەواو کردو چی هۆ کارێک وا لە من بکە دوای 5 ساڵ 2 ساڵ 4 ساڵ 10 ساڵ بگەڕێمەوە قوتابخانەیە ئێمە کارێکمان کردووە هەر قوتابیەک نەمامی خۆی هەیە ئەم قوتابیە یەکێک لەو هۆکارانە وا لە مناڵاکە لە داهاتوە سەردانی قوتابخانەکە بکە ئەڵێ شتێکی خۆم هەیە بەجێ مێشتووە لە قوتابخانە دارێکم ڕواندووە ئەهام دایمە مناڵ حەزەکە شتەکانی خۆی بێ تۆ بیکە بەی خۆی ئەو خزمەتی ئەکات لە خزمەتیە ئەبێ جا ئەوە پەیامەکە ئەوەیە جا جگەلەوەی کە فێری بەرپرسیارەتیە بن هەم گروپەکە هەم تاکەکانیش فێری بەرپرسیارەتیە بن بەبێ ئەوەی کە تۆ پێی بڵی بەرپرسیار بە شوی خۆی خزمەتیەکات و خۆی هەوڵی ئەدات و بڵین گژوژاکانی لا ئەبات و هۆکاری لاوازبوونەکەی چییە و چی کا بەهێزی بکاو لە داهاتوو شاوکو باسم کرد زۆر گرنگە کە بیپارێزن باڵم دەستەکانی خۆش بێ جا من لەو ساوە سەیری ئاماکەم ئەمە نە بە جوانی دروستی کردووە یەخوەرەسی خۆش بێ نازانی سەرەتای ئەمە لە کوایە ئەمە نە جوان ڕێکی خستۆ دروستی کردو پێما بە دیاری ڤاڵنتاینیش بۆ یەخوا شەڵات نمونەیان زۆر بێت سپاس بۆ ئێوە بۆ هەوڵە جوانەکەتان ئەمە تەمەنی چەندێک بۆ خوێندکارێکە ئەمەیان دروست کردووە ئەو قوتابیانە قوتابیەکانی پۆلی 5 و 6مان ئەوانە دروست دەکەن فێرتان کردن یا خۆیان ئەیان هەر لە خێزانەکان چوشێ بە کۆمەڵکارەکەن خۆی کاری گروپات و کۆمەڵ ئیسوودەکەی ئەوەیە کاتێک کە باوکو دایشی ئەو شتە دروستەکات ئەمیش لێەوەی فێرە بێت کارەکان فەنیشی تیا هەیە بەس ئاسانیە بەس کاتێک کامان ئەوە بوو لەباتی ئەوە هەرەوە شەر بخۆی پامێکە لەباتیوی پەنابەرینە بەرگوڵی سروشتی گوڵەکانی خۆمان ئەو بەکاربێنین ورچ و ئەمانە کامی پلاستیکی و دواتر بەدا جا ئەوە گەنم بەڕاستی گوڵی گەنم ئەوە ئێستا 10 ساڵیش بمێنێتەوە بە هیچ جۆرەتێک ناچێ گەنم ینی ئاشتی ینی ژینگە ینی ئاسایشی خۆراک ینی هەموو پەیامێکی جوان لە گوڵی گەنما هەیە بەڕاستی ینی نیشتیمان ینی وڵات ئێمە ئێستا بەڕاستی ئاسایشی خۆراکمان پێیوەستە بە لادیەکانەوە ینی ئێمە ئەگەرمانەوە خۆراکمان پارێزراو بێ ئەبێ گرنگی بە لادیەکان بدرێەوە ئەو قوتابیانە هاان دەدەین کە چنێک گرنگی بەگەرم بن ئەوە کۆمەڵە پەیامی ئەوە گرنگی لە پشتە جگەلەوەی کە خۆی دیمەنێکی جوانی هەیە باشە مەمەسا لە کۆتاییە باسێکی ئەوش بکەین کە بوونی ڕوبەری سەوزایی لەناو قوتابخانەکانە تا چەند گرنگە وە بەستنەوەی ئەم کارە ژینگەیانی کە بەڕێزت باسێکی لەگەڵ خوێندکارەکانە ئەنجامی ئێن بەوانەی زانستەوە وانی زانست کەوانەیە کە کار لەگەڵ سروشتا ئەکرێت و تا چەند پێویستە وانی زانست ببەسرێتەوە بەو سروشتەی کە لە قوتابخانەکە بوونی هەیە وڵای لە ڕاستیدا بەڕای من قوتابخانەیەکی بگورە قوتابخانەیەک دروست بکرێت کە نمونەی قوتابخانە بێت و کۆمەی بەڕێستان کە ڕوبەرێکی سەوزایی تیا بێت و ئەو قوتابخانە سەوزە بێت کە لە سەرەتایە باسمان کرد لە ڕاستیدا بۆ هەمووانەکان ئێمە ئەتوانی سوودی لێ وەربگرین ئەبێ بی لەوە بکرێتەوە بۆ هەمووانەکان بەکاربهێنێت وە ئەبێ لە داهاتووە بی لەوە بکرێت و پلان هەبێ وەزارەتی پەروەردە بی لەوە بکاتەوە گرنگشێکی زۆر بە مەسافەی سەوزایی و دار و درەخت بدا لە قوتابخانەکاندا و بەکاری بێنن و ڕەنگە هەندێک قوتابخانە شەی بێ بەڵام ڕەنگە مناڵەکان سوودی لێ وەرنەگرن ئەزانی بۆوانە خوێندنەوەکان چەند گرنگە تووانی زانستە خوێنیت مناڵەکان ئەبێ کە پێڵی ئەمە ڕێگە ئەوە قەدا ینی بە عەمەلی کارەکەی پێڵی چەند گرنگە تۆ مناڵەکان ئەبەی وانی کۆمەڵایەتی فێرەکەی تۆ لە باتیەوەی کە خەریتێ بێنی تو ئەمە ڕووباری دیجلێ و فورادە و ئەمە دوکانە و ئەوەیە تۆ مناڵەکان بەرە سەر کانیەک و بیبەت ناو ئەو باخی کە دروستێکیت و ئاوێک بکەرەوە و بە مناڵەکان بڵێکی پارچێ بەردبێن و ناوی شارەکانی بکەنە سەر ئەمە بڵین هەولێرە ئەوە سلێمانی ئەو فلان شوێنە و دیوەرە شوێنەکانم بۆ دیاریکە لەسەر ئەوە ئەڕوا ئەم مناڵە بە حیاتی بیری ناچێتەوە بەس تو کاتێک لە چوارچەوەی دیوارێکە و لەسەر خەریتە فێریەکەی فێر نابێت بۆ زانست هەر بە هەمان شێو بیرکاری بە هەمان شێو بۆ هەمووانەکان زۆر گرنگە وەزارەتی پەروەردە بی لەوە بکاتەوە کە گرنگێکی زۆر بدات جگەلەوە کە ئێمە هەوای پاکمانەیاتێت تۆ کاتێکە چیتە قوتابخانەکان ئەگەر ئاوەکەی پاک نەبێ هەواکەی پاک نەبێ کارەکاتە سەر مناڵەکە
باش زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ مامۆستا. هیوامانەوەیە ئینشەڵڵا ئەم خوێندکارە ئازیزانە ئەوەندەی تر کوردستانەکەمان جوانتر بکەن. سپاس بۆ هەوڵەکانی ئێوەش. زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ هەمیشە پاڵپشت و پشتیوانی پەروەردە ژینگە تەندروستین هەموو لایەنەکانن. بەڕاستی کورسات بێ مجامە لە ماڵێکی هەمومانە هەمومان خۆمانی تا دۆزینەوە و بە تایبەتی ئێمە قەرزاری ئێوەین کە زۆر گرنگی بە بواری پەروەردە و ئەوە ئەدەن ئەتانوێت ئەم نمونەی کە ئێمە هەمانە هەوڵمان زۆر لەگەڵایەن کە گشتاندنی پیا بکرێ بۆ هەوسەر جەم قوتابخانەکان. دەستان خۆش بێ و ڕێزم هەیە بۆتان. سپاس بۆ تۆ نمونەتان زۆر بێ و دەستی خۆش بە مامۆستا خۆشحاڵ بووین.